سەرەتای مانگی داهاتوو قۆناغی کارکردنی بەنداوی دەربەندیخان لە گلدانەوەی ئاوەوە بۆ بەردانەوەی ئاو بۆ ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق دەچێتە بواری جێبەجێکردنەوە و بڕیارە تا مانگی تشرینی یەکەم بەردەوام بێت. لەو بارەیەوە وەزیری سەرچاوەکانی ئاوی عێراق ڕای دەگەیەنێت بە ڕێژەی لە 100% سەرچاوەی ئاوی دەریاچەی دەربەندیخان لە ئێرانەوە گیراوەتەوە و ئەمەش هێندەی دیکە ئاستی ئاوی دەریاچەکەی دابەزاندووە. ئەم وتەیەی وەزیری سەرچاوەکانی ئاوی عێراق دوای ئەوە دێت کە بە شێوەیەکی مەیدانی سەردانی شارۆچکەی دەربەندیخانی کردو دڵنیاییدا لە ماوەیەکی نزیکدا بۆ ئەو مەبەستە سەردانی کۆماری ئیسلامی ئێران دەکات. وانخفضت الإيرادات إلى دربنديخان 100%، أي أن الإيراد دربنديخان صفر. داهاتی ئاو بۆ بەنداوی دەربەندیخان لە کۆماری ئیسلامی ئێرانەوە بە ڕێژەی لە 100% ڕاگیراوە و داهات لەو وڵاتەوە یەکسانە بە سفر. بەڵام بۆ ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق ڕێژەی لە 100% بەرداوەتەوە و تورکیاش بە شێوەیەکی ڕێژەیی دەست بە گلدانەوەی ئاو کردووە. لە 10 ڕۆژی ئایندەدا سەردانی کۆماری ئیسلامی ئێران دەکەین و گەشتبینین کە لە کۆبوونەوەکەدا بڕیاری دڵخۆشکەر بدرێت. لای خۆشیەوە بەڕێوەبەری بەنداوی دەربەندیخان ڕای دەگەیەنێت کە ئاستی ئاوی بەنداوەکە بۆ زیاتر لە 11 مەتر بەراورد بە ساڵی ڕابردوودا بەزیوە و هەموو هیواکانیان بۆ تێپەڕاندنی وەرزی هاوین بە شێوەیەکی سەرکەوت و بەردانەوەی ئاوە لەلایەن ئێرانەوە. هەوڵ بدرێ ئەو ئاوەی کە هەیە بەشی پێویستەکانی خواروی بەنداوەکەی لێبەر بدرێتەوە و هەروەها باس لەوەش کراکە لەگەڵ لایەنی ئێرانی باسی کێشەکان بکرێ و هەوڵ بدرێ بەشێک لەو ئاوەی لە بەنداوەکانی دیوی ئێران کۆکراونەتەوە بەشێکی بە ڕێژەیەک بەردەنەوە بۆ ئەوەی ئەو ناوچانەی کەوتونەتە سەرجەی سیروان تووشی گرفتی زۆر نەبن و ئەو زەرر و زیانانەی کە ڕوەدەن لە ئەنجامی کەمبارانی و وشکە ساڵی زەرەکان کەم بکرێتەوە. بەهۆی کەمی ڕێژەی باران و گلدانەوەی ئاو لەلایەن هەردوو وڵاتی تورکیا و ئێرانی دراوسێوە وشکە ساڵی تەنگی بە هەرێمی کوردستان و ناوەڕاست و خواروی عێراق هەڵچنیوە. ئەگەر هەوڵە دیبلۆماتیەکانی هەولێر و بەغداد لەگەڵ وڵاتانی هەرێمی سەرکەوتوو نەبێت پێشبینی دەکرێت دۆخێکی تاقەت پڕووکێن بەرۆکی هاوڵاتیان بگرێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.